ناوازەترین دەرفەت لە کۆمەڵگەی بارزەوە بۆ ساڵی خوێندنی 2017-2018. قوتابیانی ئامادەی بەبێ ئەوەی دوودڵ بن و بڵێن خۆزگە چەند مامۆستایەکی بە ئەزمون و شارەزاوانەمان پێ بڵێن لەم ساڵەوە ئەم دوودڵیەتان بڕەوێنەوە. لە کۆمەڵگەی بارز لەگەڵ باشترین مامۆستایانی هەڵبژێردرا و خۆناغی ئامادەی و بە تایبەتی پۆلی 12 بە سەرکەوتووی تێپەڕێن و بگەن بەو کۆلێژەی کە ئاواتانە. هەر قوتابێک نمرەی لە پۆلی 11 لە 96 بەسەرەوە بێت، ئەوە بە خۆڕایی وەردەگیرێت. هەر قوتابێک نمرەی لە پۆلی 11 لە 90 بۆ 96 بێت، ئەوە داشکانی لە 150 بۆ دەکرێت لە کرێی خوێندن. هەروەها دیارێکی زۆر گران بەهاو بە نرخ ئامادەکراوە بۆ ئەو قوتابیەی لە کۆمەڵگەکەمان دەبێت یەکێک لە دەیەکەمەکانی کوردستان لە پۆلی 12 بۆ ساڵی خوێندنی 2017-2018. دەستەی مامۆستایان پێکاتۆن لەم بەڕێزانە: کوردی یونس معروف، عەرەبی ئارام ئەنوەر، ئینگلیزی محەممەد خەلیل. مامۆستایانی خوێندنی کوردی: بیرکاری ڕەفعەت حەمەدەمین، زیندەزانی جەمال عوسمان، کیمیا موەید مەهدی، فیزیا بەشار ئەکرەم. مامۆستایانی خوێندنی ئینگلیزی: بیرکاری پێشڕەو ڕەشید، زیندەزانی ڕزگار عەبدوڵڵا، کیمیا ڕێبوار شاکر، فیزیا ئەمجەد ئیسماعیل. کۆمەڵگەی بارزی ناحکومی. ناونیشان هەولێر ڕێگای کەسنەزان کۆیە بەرامبەر شاری هیوە.